یەکێک لەو کتێبانەی کە لە دوای قورئان و بایبڵ کەواتە کتێبی پیرۆز ئینجیل و زۆرترین تەبعەی هەبووە لە عالەمە کتێبێکی ناپلیۆن هیڵە بە ناوی Think and Grow Rich واتە بیرکەرەوە و دەوڵەمەند ببە کتێبێک کە باسی ژیانی دارایی ئەکات شتی زۆر جوانی تایە بە کوردیش هەیە بە فارسی هەیە بە عەرەبی هەیە بە ئینگلیزی هەیە من بە ئینگلیزی 2 چاپین لەبەردەسا زوو لەناو ئەو کتێبە شتێکی هەیە بەشێکی هەیە بە ناوی The Last Prophet ئاخر پێغەمبەر من وەکو موسڵمانێک کە ئەوم خوێندەوە دڵخۆش بووم بەوەی کە نووسەرێک بەو جوانیە باس لە پێغمبەرەکە یا باس لە ئیسلامەکە یا باس لە موسڵمانانی پێشینەکە کە لە کتێبی موسڵمانێکە بەم جوانیە نەمبینی مەسەڵەن ئەم زانیاریە بۆ لە بیرەمێنێت چونکە تۆ هەڵی ئەگری بۆ ئایندە لەو دەقا هەڵی ئەگری بۆ ئایندە لە دێڕێکە ئەڵێ چی ئەڵێ موسڵمانان هاتن چوونە ئۆرشەلیم یەک نەفەر خوێنی لێ نەهات حەقیان نەبوو بەسەر هیچ مەسیحی جوولەکەی کەسیان ئازار نە باسی هاتنی زمانی عومەری کوڕی خەتاب و سەلاحەدین وانە ئەڵێ بەڵام کە ئێمە چووینە ئۆرشەلیم ڕەحممان بە ژن و مناڵیشیان نەکرد کتێبەکە کۆنە سەرەتای 1990 ئەڵێ پێغەمبەرەکەیان کە هات پێی وتین وەرن با لەسەر یەک وشە کۆک بین کە ئەویش ئەڵڵا بێ باشە یەکسەر ئاەتەکەت بیرەکەوێتەوە يا أهل الكتاب تعالوا إلى كلمة بيننا سواء بيننا وبينكم ألا نعبد إلا الله أما جو آياتك الله بلام إيما قبول مانك كرقسيش بقوة ريجك الله دواجار إيما يكشد لوانا وفير بو ئەوان عادەتیان بوو شوێنیان چاکە کرد بۆ فێربوون یعنی موسڵمانان تەمەن وایە هەتا شەڕی خاچپەرستەکان و ئەو ناوە ئەوروپا تش بە عیلم بوو موسڵمانان بە پێچەوانەوە هەرچی زانا بوو حتا زانا مەسیحیەکان ڕایانەکرا هاتن بۆ بەڵ ئەڵێ ئەوان شوێنیان تەرخانە کرد بۆ فێربوون ئێمە تەنها ئەم شتیان لێوە فێربوون دوایی ناومان نا یونیڤرسیتی ناومان نازان باشە ئەم کتێبە من کەی خوێندومەتەوە ساڵان زۆر زۆر لەمە پێش ئەی بۆ لەبیرم ماوە لەبەر ئەوەی کە ئەو ڕۆژەی کە ئەوەم خوێندەوە ئەوەندە سەرنجڕاکێش بوو بەلامە هاتە خەیاڵم کە باسی ئەەکەم بۆ کەسی ئەمە یەکێکە لە فکرەکە یعنی تۆ وەرە ئێستا کە کتێبە خوێنیتەوە یەکێک لە شتەکان ئەوەیە بێنە خەیاڵی خۆت کە ئەم مەوزوعی ئەم کتێبە باسەکەی بۆ کەسێک جارێ دوایی بۆی باس ناکەی